عزام لا يادي سیوەش ساڵەی شەیدان سەردار و محسین و مامەڕیشا هەڵبەتە ساڵۆنی شەقامی جمهوری کرایەوە کە یەکێکی دیکەیە لە دەستکەوتەکانی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگای میدیایی کەرکووک هەڵبەتە لێرە ژمارەیەکی زۆر لە لێپرسراوان و ڕۆشنبیران هونەرمەندان نووسەران ئامادەیانەیە لەکردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری لە نێو دەستگای میدیایی کەرکووک. هەڵبەتە ئەم ساڵۆنە ئامانجی لەوەیە کە خزمەتێکی زیاتری نووسەران و ڕۆشنبیران و هونەرمەندان بکات بەبێ جیاوازی بێبوونی هیچ جیاوازیەک تاوەکو لێرە لە ڕێگەی ئەم ساڵۆنەوە بتوانن کار و چالاکیەکانی خۆیان نیشان بدەن و بتوان لە ڕێگەی ئەو بەرهەمانی کەوا هاتۆتە بەرهەم چی لە ڕووی کتێبەوە بێت یاخود چی لە ڕووی سەرجەمە و نامیلکە بێت یاخودە و چالاکیانی کەوا هونەرمەندان هەیەە یاخود ڕۆشنبیران یاخود نووسەران هەیەە بتوان لێرە چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن. ئەلبەتە وەکو باسم کرد لێرە لێپرساوی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان سرا عەبدوڵڵا ئامادەیە و هەروە لێپرساوی مەڵبەندی کەرکووک ڕەوەند مەلا مەحموود و ژمارەیەکی زۆر دیکە لە ڕۆشنبیران و هونەرمەندان و نووسەران هەمویان ئامادەیان تاوەکو بەشدار بن لەکردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری کە دەبێتە بۆ لەمەودا دەبێتە جێی کۆکردنەوەی تەواوی نووسەران ڕۆشنبیران هونەرمەندان ئەدیبان بەبێ بوونی هیچ جیاوازیەک لێرە دەتوانن بەرهەمەکانی خۆیان نیشان بدەن و بیخەنەگەڕ بۆ خزمەتی تەواوی چین و توێژەکان بەبێ جیاوازی. هەڵبەتە ئێستاش پاشکەمێکی تر دەست دەکرێت بەکردنەوەی ئەم ساڵۆنە لێرە لە نێو دەستگای میدیایی کەرکووک و باسیشم کرد کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری هاوکاتە لەگەڵ یادی سیوەش ساڵەی شەهیدان مامەڕیشە و سەردار و محسین و کە ئەم ساڵۆنە دەکرێتە دیارێک بۆ ڕۆحی پاچیەوان. هەڵبەتە سبەینەی ئەمڕۆژ لە سەرگڵکۆی شەهیدان وا دیارە مەراسیمێک بەو بۆنەوە ساز کرا بۆ ئامادەکرا بوو یادی سیوەش ساڵەی شەهیدان مامەڕیشە و سەردار و محسین و تەواوی شەهیدانی دیکەش لێرەوە سەر و ڕێز و نەوازش دانوێنین بۆ تەواوی شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان. و ئێستا ساڵۆنی شەقامی جمهوری ئامادە کراوە تاوەکو بەڕووی ڕۆشنبیران هونەرمەندان نووسەران بکرێتەوە تاوەکو بۆ لەمەودا بتوانێت خزمەتێکی باش بە تەواوی هونەرمەندان و ڕۆشنبیران بکات بەبێ جیاوازی. ئێستاش دەبینین و لێپرسراوانی باڵای حزبی و حکومی دەگەنە ئێرە تاوەکو بەشدار بن لە بچڕاندنی قردێلەی کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری لە نێو دەستگای میدیایی کەرکووک و وەکو باسم کرد لێرە لێپرساوی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ستران عەبدوڵڵا ئامادەیە هەروە لێپرساوی مەڵبەندی کەرکووک ڕەوەند مەلا مەحموود و تەواوی ئەو لێپرساوە حزبی و حکومیانی دیکەکەوە لە کەرکووک ئامادەیان هەیە بەشدارن لە کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری وەروە کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ ئاسۆ مامەند لێرە ئامادەی هەیە بۆ بەشداریکردن لەکردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری و جگە لەمانەش جگە لە لێپرساوە حزبی و حکومیەکان ژمارەیەکی زۆر لە نووسەران ڕۆشنبیران هونەرمەندان لە بەبێ جیاوازی ئامادەیان هەیە و بەشدارن لە مەراسیمی کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری لە نێو دەستگای میدیایی کەرکووک. هەڵبەتە لێرە خێزانی شەهیدی تێکۆشەر مامەڕیشە ئامادەی هەیە لە مەراسیمی کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری. ئەوەی دەبینن ئێستا دەستپێکی کردنەوەی ساڵۆنەکەیە بەڕووی ڕۆشنبیران هونەرمەندان نووسەران بەبێ جیاوازی و لێرە ژمارەیەکی زۆر لە لێپرسراوانی حزبی ئامادەیان هەروە ئەندام پەرلەمانەکان نووسەران ڕۆشنبیران بەشدارن لە کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری لە نێو دەستگای میدیایی کەرکووک کە ئامانجێتی ساڵۆنی شەقامی جمهوری بۆ لەمەودا خزمەتی تەواوی نووسەران و هونەرمەندان و ڕۆشنبیران بکات بەبێ جیاوازی.
البته وەکو باسم کرد ساڵۆنی شەقامی جمهوری یەکێکی دیکەیە لە دەستکەوتەکانی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگای میدیایی کەرکووک کە ئامانجێتی لێرەوە خزمەت بە تەواوی ڕۆشنبیران و هونەرمەندان و نووسەران کات بەبێ بوونی هیچ جیاوازیەک تاوەکو بتوان لێرە نووسەران ڕۆشنبیران هونەرمەندان خزمەتی خۆیان بگەێنن یاخۆت لێرەوە بتوانن ئەو بەرهەمانی کەوا هەیەە لێرەوە بتوانن بڵاوی بکەنەوە یاخود برەو بە بەو کارە بدەنکەوە ئەنجامی دەدەن چی لە ڕووی نووسین بێت یاخود لە ڕووی شعر و نامیلکە و تەواوی ئەو بوارانەی دیکەی ڕۆشنبیری هونەری ئەدەبی کە هەیە ئەوەی دەیبینن ئێستا لێرە ژمارەیەکی زۆر لە پرساوان بەشدارن لە کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری لە نێو دەستگای میدیایی کەرکووک. ئەڵبەتە لێرە وەکو باسم کرد خێزانی شەهید مامەڕیشا ئامادەی هەیە. ئەڵبەتە ئەمڕۆژ یادی 38 ساڵەی شەهیدان مامەڕیشە و سەردار و موحسین بوو کە ئەم ساڵۆنە کرایەوە بۆ خزمەتکردنی هونەر و هونەرمەندان. ئێستاش دەبینین ژمارەیەکی زۆر لە لێپرساوانی حزبی و حکومی هەڵبەتە نووسەران هونەرمەندان ڕۆشنبیران بەشداری دەکەن. ئێستاش ساتی دەستپێکردن یاخود وتاردانی دەستپێکردنی کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوریە لێرە لە ڕێگەی پێشکەشکارەکانەوە وتاری کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری وەروە ئامانجەکانی کردنەوەی ئەم ساڵۆنە چی دەبێت لە کەرکووک یاخود لا نێو دەستگای میدیایی کەرکووک کە ئەم ساڵۆنە دەکرێتەوە بۆ خزمەتی تەواوی هونەرمەندان و ڕۆشنبیران بەبێ جیاوازی. ئەو هەڵبەتە وەکو ئاماژەشم پێ کرد لێرە عەبدەڵڵا سۆمامەند هەروە ڕەوەند مەلا مەحموود سەعد عەبدوڵڵا لە پرسیاری مەکتەبی ڕاگەیاندن مانام و یان ئامادەیان هەیە جگە لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئامادەیان هەیە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستاش ساتی دەستپێکردنی مەراسیمی کردنەوە یاخود وتاری مەراسیمی ساڵۆنی شەقامی جمهوریە لە کەرکووک. شبای لپاش خدا فرزوات کردی ئەوەی وڵاڵە سوورەی چاوڕەشی ئامادەبوانی بەڕێز هەمووان بەخێر بێن سەرچاوان بەخێر هاتن بۆ کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری کە یەکێکی دیکەیە لە دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگای میدیایی کەرکووک کە ئامانجێتی بەبێ جیاوازی خزمەتی ڕۆشنبیران و نووسەرانی کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان و کوردستان بەگشتی بکات. باشترین دەستپێک بۆ ئەم مەراسیمە چەند دقیقەیەک وەستانە بۆ گیانی پاکی شەهیدان کە هاوکاتە لەگەڵ یادی 38 ساڵەی شەهیدی فەرماندە مامەڕیشە و کاک سەردار و کاک موحسین. ئێستاش هەڤاڵ عیماد ناسیح وتەیەک پێشکەش دەکات بە بۆنەی ئەم مەراسیمەوە کاکردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوریە. زۆر سپاس، هەموو لایەک بەخێر بێن، زۆر خۆشحاڵ بووین بە هاتنتان. ئێمە لە ڕاستی دەستگای میدیای کەرکووک دەست پێش خەریکی کردو بەکردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری کە هاوکات لە سلێمانی ساڵۆنی کوردستانی هەیە لە هەولێرەش لاپەڕەنۆیە و بە سەرپەرشتی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمان ئەم ساڵۆنە بکەینەوە و لە خزمەتی نووسەران و ڕۆشنبیران و هەموو هاوڕێیانە بێت بەبێ جیاوازی. کاری ئەم ساڵۆنەش ئێمە هەفتانە هەوڵ دەدەین کۆڕ و سمینار بۆ هەموو
نووسەر و ڕۆشنبیران بکەین. دووبارە بەخێر بێن. طبعا دەستگای میدیای کەرکووک چەند بەشێکی تایە، تەلڤیزۆن، ڕادیۆیە، گۆڤارە و سایتە و توانیمان ئەم دەست پێشاریش بکەین بەکردنەوەی ئەم ساڵۆنە. ئێمە بەڕاستی وەکو کارگەری مەکتەبی سیاسی برێک دەکە کەناڵی ئاسمانی کەرکووک بێتە کەناڵێکی ناوچە دابراوەکان. ئێمە هەڵمانداوە کارەکانمان لە هەموو ناوچە دابراوەکان پێش بخەین و لە ماوەیەکی نزیکدا هەوڵدەین نووسینەکانمان بکەینەوە لە مووسڵ، لە خانەقین، لە خورمات و کارەکانمان بووی بە باشی بڕاتە ڕێوە. من عینێکی دەستخۆش هەڵێکی ینی زۆر خۆشمان پێ حەزم کرد لەلایەن کاگاسۆوە، ینی پێمانی بڵێ ئێمە ماوەیەکی زۆرە بە هاوکاری کاگاسۆ کارگەری مەکتەبی سیاسی هەڵمانداون تەلڤیزۆنە پێش بخەین. ئەو زۆر هاوکارمان بووە. حەزم کردەوە باسیکە بەتەمەین تەلڤیزۆنەکەمان بەستێمێکی تر بەستێمێکی نوێ ئیش بکەین. سپاسدانەکەین ونداوە لە کاگاسۆکەین فەرمایبوو. کاتتان باش بەخێر بێن، خێراتنی نیشتیمان خانەکەین و خێراتی کاکەرێمیشەکەین هەرچەند خێراتینە هەمیشە لەگەر ئێمە و لەگەم سونانە وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان درێغی نەکردووە و پیاوێک بووە هەر کات و ساتێک پێی دوو بێ لەگەڵمان بووە و دەستخۆشی لە دەستگای میدیایی کەرکووک و لە ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی ماوەیەکی زۆرە هەوڵی چاکردنی دەستگای ڕاگەیاندن بە تێگرا لە کوردستان پێم وایە هەنگاوی زۆر باشیانەوە. جێگای دەستخۆشیەوە دەستگای میدیایی کەرکووکیش کە بە خۆشحاڵی ئێستا بۆتە بە تایبەتی تەلەڤیزۆنیشە بۆتە تەلەڤیزۆنی سەردەم کە ناوچە جێناکۆکەکان یان کوردستانیەکانی ناوچە جێناکۆکان مێ دەکەم کە ئەو هەنگاوانی کە ناویانیان بەرەو پێشەوە دەڕوا کاری باشتر و چاکتر بکەن و بە دڵنیاییەوە وەکو کاک ماجد باسی کرد ئێمە هەوڵی خۆمان نەخەینە گەر بۆی بتوانین ئەم تەلەڤیزۆنێکی سەردەمیانە بێ و گونجاو بێ و پێویستی بە هەندێک پێشکەوتنی تازە هەیەوەی پەیوەندی بە ئSD و کۆمەڵێشتی دیکە هەیە. من دەستخۆشیان لێکەم لە ڕووی فەرنیوانشەوە بەڕاستی بە خۆیان بە کولفەیەکی کەم بە تەکلیفەیەکی کەم توانیانە ئەمە ئەم دەستگایە ئەم سیستەمە بەرەو پێشەوە بین و ئەم ڕۆژ هەمومان نەزانین کە 38 ساڵ بەر لە ئێستا یادی لە دەستدانی فەرماندەیەک و هاوڕێکانی کە شەهید مامەڕیشە و هاوڕێکانی بووە کە ئەوانەی کە لەو ڕۆژگارە دەزانن لە کەرکووک و لە سەردەم کوردستان مامەڕیشە چێ بووە، ئازایەتی و قارەمانەتی مامەڕیشە و هاوڕێکانی بگرە لە هەموو عێراق دەنجیدا بووە و وای لێ هاتبوو ڕژێمی بەعەز کە ڕۆژگارێ بە ئاگر و ئاسن حکمی ئەم شارەیە کرد. چەندین پشتێنەی ئەمنی دروست کردبوو دەستگا تۆقێنەرەکانی بەعس و مخابرات و نۆکەرەکانیان لە ناو شاری کەرکووکیش لە ترسی مامەڕیشە و هاوڕێکانی بە ئارامی نەدەخەوتن. هەمومان نەزانین کە لە دەستدانی فەرماندەیەکی وەک مامەڕیشە و بەدەستی نۆکەران کە خەسارەتێکی گەورە بوو لە کورد لە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو خۆناغەش هەمومان نەزانین کە ڕژێمێک بوو لە ڕووی ئیمکانیاتەوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی هەموو شتێکەوە کە بە چ شێوازێک لەسەر دەم خەڵکی کوردستان بەڵام لەگەر کەرکووک و ئەم ناوچانە کە بە ئاگر و ئاسن حکمی کرد بوونت بە پێشمەگە، بوونت بە ڕێخستن، بوونت بە ڕوبەڕووبڕانەوەی ڕژێمی بە ئەسکارێکی ئاسانە بوو. مامەڕیشەیەکی بوو لەوانەی کە بەس فترەیەکی کەم بە ناوبانجێکی دەرکرد ئەمە هەموو وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە قارەمانەتی و ئازایەتی مامەڕیشەوەکەی نەک بنەماڵەکەی نەک خێزانی نەک بەڵام بۆ کەرکووک و کەرکووکیەکان بۆ ئەم سنوورەش دەزار شانازیە کە پیاوی وا قارەمان و ئازامان هەبووە و بەداخەوە لە دەستدانی وەکوتم خەسارەتێکی گەورە بوو و بۆ ئەمڕۆ بۆ داهاتوش ڕەمبێ گەنجێک
جیلێک هات تازە پێگەیشت بێ نەزانێ مامەڕیشێکیە نەزانێ ڕوبەڕووبوونەوەی بە ئەس چییە بەڵام بە دنیاییەوە ئەو ڕۆژگاری مامەڕیشە و هاوڕێکانی سەرجەم شەهیدانی کوردستان ئەو قارەمانانەی لە پێناو کورد لە پێناو یەکێتی نیشتمانی کوردستان لە پێناو ئازادیە خوێنی خۆیان بەخشی ئاسان نەبوو هەمووشمان نەزانی خوێنی ئەو فەرماندانە ئەو قارەمانە ئەو پێشمەگانە چەند عەزیز بوون ئەمە جگەلەوەی کە ڕژێمی بەعەز ئەوانەی لە زیندانەکانی بەعەز گیانی خۆیان لەدەستدا یانی ئەدام کران ئامادە نەبوون احترافێک شتێک لەسەر ڕەفیق و تەنزیماتەکانی خۆیان اعتراف بکەن و ئەمڕۆژ من وەکوتم هاتووین ئەم شەقامە ساڵۆنی شەقامی جمهوری هەمومان برادرانی ئەوانەی کەرکوو دەزانن ساڵۆنی شەقامی جمهوری چه شەقامێکە ڕۆژگارێک کە ئەو شەقامە دوو کتێبخانەی تا بووە کاتی خۆیوانە و ئەو سەردەمەی کە ئەم شەقامی جمهوریان بگەڕێنەوە بۆ مێژووی شاری کەرکوو یەکێکە لە شەقامە دێرینەکان و کۆنەکانی شاری کەرکوو کە کەرکوو بەوە ناسراوە و هەمووشمان شانازیەکەین کەرکووک و کەرکووچیەکان لە هەموو شتێک لە پێشەوە لە ڕووی ڕۆشنبیرە لە ڕووی ئازایەتی لە ڕووی قوربانیدان لە ڕووی وەرزش لە ڕوویەوە ئێستا بگرە زۆربەی خەڵکە ڕۆشنبیر و نوخبەکانی کە نەک ئەوانەی کە لە کەرکووکن لە شارەکانی دیکەی کوردستان لە ئەوروپان لە شوێنەکانی دیکەنە بەشێکی زۆریان کەرکووچینە بۆیە کردنەوەی ئەم ساڵۆنە یان ئەم ساڵۆنی شەقامەش بە دڵنیاییەوە ئەمە جێگای دەستخۆشیە بۆ دەستگای میدیایی ڕۆشنبیرن دەتوانن سمینار و کۆڕ و هەموو چی خەڵکی ڕۆشنبیر ئیعلامی لە هەموو مەجالەکان پێم وایە کاک محەممەدیش یەکێکە لەو کادیرانەی کە من لە نزیکۆ دەیناسم کە کەسێکی بەتوانایە دەتوانێت خەڵکی باش بانگێش بکەن و ئیسفادەیەکی باشیە بێ بە دڵنیاییەوە ڕەبێت لە شوێنەکەی و گوتکەیەکەی بەڵام ئەمە لە ڕووی میدیاییەوە احتیمامێکی گەورەتری پێدرێ تەلەڤیزۆنیان دەستگای میدیایی کەرکوو بەخۆی ئەم کە ڕاستەخۆ ئەم کۆڕۆ سمینارانە پەخشەکە ڕەن بێ برێنەوە لە شوێنێکی ئەوها جێگای 100 کەسەگرێ بەڵام لە نەتیجە بۆ شێوازی مناقەشەکانیان شێوازی ئەم کۆڕانە کە دەورێکی باشە بێت نا ئێمە ئەگەر بێتە سەرەوەی هۆڵی ڕۆشنبیریمان هەیە ئەنواعی جێگاوشتی تایبەتی هەیە بۆ ئەم کۆڕ و بۆ خەڵکانی نوخبە و ڕۆشنبیر و جارێک کە تاکی دەکەینەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە احتیمامەوە تەماشای کەرکووک و سەرجەم ناوچە جێناکۆکەکانەکەین و ئێمە ئەوەی پەیوەندی بە تەنانەت سنتەری ڕۆشنبیری شێوەیە کۆمەڵی بەرنامەی دیکەشمان هەیە لەوانەیە لەو ماوەژە ئەلانی بکەین کە بتوانین زیاتر ئەوەی کە پەیوەست بێ خزمەتی خەڵکی ڕۆشنبیر و نوخبە و خەڵکانی ئەم شارە بکە من پێم وایە دەتوانین لەو مەجالە وەکوتم ئێستا خەڵکانێک بێنی بانگ بکەین لە لێرە بۆ دنیا و بۆ کەرکووچیەکان و بۆ هەموو دنیا باسی ئازایەتی پیاوێکی وەک مامەڕیشە بکەین کە لەو ڕۆژگارە ڕەن بێ جێرانەوەکەی خەڵک پێت باوەڕ نەکاکە چی بووە دا بۆیە باسکردنی ئەو خەڵکانە بێنین ینی حتا ئەوانەی کە پیاوی تێکۆشەنن پیاوی ئازابوونە هاوڕێی مامەڕیشە بوونە لە ڕۆژگارە سەختەکان پێم وایە ئەمەش دەتوانین لەوەشە هەم لەو مەجالانە کە جیل و خەڵکی تازەی لێ ئاگدار بکەینەوە کە ئەم دەستکەوتانە ئەگەر بە هەموو کەم و کوڕیەکانەوە بە هەموو ناخۆشیەکانەوە بەڵێ ڕەمێ هەموو شتێک بە دڵی ئێمە نەبێ بە دڵی خەڵکی کەرکووک نەبێ بە دڵی دانیشتوانەکەی نەبێ بەڵام ئەو معنای ئەوە نییە ئیتر تەواو ئەو ڕۆژگارەی کە ئەم هەموو قوربانی و تەسیاتە دراوە بە پێناو ئازادی لە پێناو گەڕانەوەی کەرکووک و لە پێناوەوەی کە پێڕین ناوچەی جێناکۆگیان ئێمە دەزانین ئێستا ڕاستن لە کەرکووک کۆمەڵێک شت هەیە بە دڵی ئێمە نییە بەڵام ڕۆژگارێ وەکوتم هەر هاتنە ناو کەرکووکەوە بە 4 پشتێنەی ئەمنی هەبووە ئەو ڕۆژگارەمان لەبێت و بەڵێ هەوڵەدەین باشتری بکەین ڕوبەڕووی ئەو تەحەدیانە بینەوە بە تایبەتیان لێک کێشەی زەویزارە مەوضوعی کشت و کاڵیە کۆمەڵێک هەنگاوی دیکەیە بە دڵنیایەوە هەم لە ڕێگای فراکسیۆنەکەمان لە ڕێگای نوێنەرەکانمان لە بەغداوە هەوڵەدەین ئەمانەش چارەسەری بکەین و من پێشم وایە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاک باغڵ بەخۆی ڕاستەخۆ مەلەفی بەغدا و ئەو چێشانە هەیە علاقەیەکی باشیە لە ماوەیە بەخۆی بەردەوامی
هاتوچۆی بەغدا و لە نزیکەوە لەگەر ئەم لایەنانەی کە حکوومەتی عێراقیان دروست کرد و علاقێکی باشمان هەیە دەتوانین ئەو چێشانەی کە هەمانە بە زووترین کادیان لە ماوەیەکی کووردا چارەسەر بکرێت. من جارێککە سوپاسدانەکەم سپاسدانەکەم و تاکی دەکەمەوە پیرۆزبایی ینی دامەزرانینی ئەوەی کە هەمومان ڕمبێ بە خۆشیان ئەو معاناتیان هەبوو کە ئەم شێوازەی پێشووتر بوو ئەم سەردەمە بۆ ئێستا ناگونجێ و ئێستا ئەو نیظامی ئێسدی و لەم ماوەنەش دەبێت دەست بەکار بێ نێوەزەم ئاخر شتێکی کەمتان مابوو دەبێ ئەوش دەست بەکار بێ و ئومێ دەکەم ئەو بینایی تازەش ئەو شوێنەی تازەش ئەوش بە زووترین کات تەواو بێت کە بە تایبەتی مادام ئێستا بۆتە هەموو ناوچەی جێناوکەن دەبێ هەموو لایەک کاکەرێمیش بەشێکە لە ناوچەی جێناکۆک دەمێ هەموو لایەک پشتیوانی ئەم دەستگایە و ئەم کەناڵە بکەن کە بتوانن نوێنەریان لە مووسڵ لە خانەقین لە پێم وایە لە زۆر شوێن هەیەە بەڵام زیاتر فراوانی بکەن و کاکسترانیش یەکێکە لەو برا عەزیز و خۆشەویستانەی کە درێغی نەکردووە و من دڵنیاشم بۆ ینی وەکوتم کە باز لە چاکردنی دەستگای میدیاییان ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە جێدەستی دیارە و هەنگاوی باشتر و باشتریشی لێ چاوەڕوانەکەین جارێککە زۆر سپاس بەخێر بێن بۆ هەموو لایەک و سپاسدانەکەین بۆ ئەمکردنەوەی ئەم ساڵۆنە کاتیش خۆش. سپاس بۆ هەڤاڵ ئاسۆمامەند کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستاش ڕاگەیاندکاری دێرین کاک ئازاد سەراوی شعرێک کە بۆ باڵای شەهیدی فەرماندە مامەڕیشە نووسراوە لەلایەن شاعیری نەمر شێرکۆبێکەسەوە ئەو پێشکەشمان دەکات دووبارە با فەرمێت. ساڵی تەمەنما لە ئیزگا 20 ساڵ لە سەرێکی یادی مامەڕیشە کردوێتەوە دیارە مامەڕیشە و سەردار و مەحسین و لەگەڵ تێکخای شەهیدانی تری کوردستان من پێم وایە هاوشانی نەمری مامەڕیشە شعرەکەی کوڕی بابە گوڕگوڕی مامۆستا شێرکۆ بێکەسیش هێندە نەمرە تا پێستاش ئەو شعرە هەر بەرزە و کاڵایە بە باڵای مامەڕیشە و هاوڕەکانی لەبەرەوە بە یادی ئەو ڕۆژانەوە لێرە بە شانازەیەوە شعرەتان بۆ خوێنمەوە. کوڕی بابە گوڕگوڕ ڕێگە چۆڵکەن هەستنە سەر پێ لە دەشتی کردوتەوە ملێنێ و بۆ ئێرە دێ چاوڕەشی ڕەحیماوا و مناڵانی سەرقۆچکە تاشی لەیلان و شێڵگەی برسی دووزی دیبێ تۆ ئەناسێ کۆبنەوە و هەستنە سەر پێ سەر هەڵبڕن بازێک شەڵاڵی خوێناوە و تۆزێکی تر بەم ناوەدا تێپەڕێ ڕۆ و قەندیل بەسەر هەورازی شەختەدا نزمە فرێ هەتا ئەگاتە سەر لووتکە و ئەچێ لەوێ لە پەڵە خوێنی نازمدا بە هێواشی ڕاکشێ ڕێگە چۆڵکەن هەستە سەر پێ زریان گڤەی ون کردووە و بۆیە گەڕێ گەرمیان کوورەی کاوەیە و جۆش دراوە تەماشاکەن هەرچێک گردوڵکەی پێدەشتی لەشجنراوە وەکو دایکانی وڵاتم بنچکی قژ و ئەگریجەی گژ و گیایان لە ملیاندا ئاڵۆسکاوە ماوەڕیشە ئەی پڵنی چن بەدڕی گەرمیانم بێتی تازەی توفەی ئەمڕۆی کوردستانم لە ماڵانی گوند بە گوندی هەڵقرچانە تۆ قوتیلکەی بەر هەیوانی
ساڵێکی سەدەی بیستی سپاس. ئامادەوانی بەڕێز لێپرسراوانی حزبی نووسەران و ڕووناکبیران سپاس کە ئامادە بوون لە مەراسیمی کردنەوەی ساڵۆنی شەقامی جمهوری. دووبارە بەخێر بێن، بە هیواین بتوانین لە خزمەتی هەموو نووسەران و ڕووناکبیرانی شارەکەدا بین. سپاس بۆ ئامادەبوونتان.